لا روزانه زربیره که دوری ساعت دادید تو دی دوشینو زاد الرج داهی لورشی هندانیه زودیتا اشی لیله کینه ماستو میره و پلیرو دی بین کلین جيل برلمان دبونو تابري أزتي زورو سالي شي ليشي صعدوا ساعة سي وارد الريلو كان عيواني شي ولا شي يمينيوا ساعة نوني ودا دينوا ديري دكين حالمات سراسری کردستان دست بگیریه هر دم دست بگو در کفتنا ویروس نو کرونا عمل مل حکومت حریم کردستان وزارت تندرستی و همین خوب بخش دستگاه دولتی پیشمرگه بردام اینو ان شاء الله دید بردام بینو را بین ابدا بشکرنا وان دست کش و کما ام رابوینه جلوبرگین پیشمرگی رابوینه به دابشکرنا اوان دمام کو دستکشان جبو یکی کو بیجین لسر خلکی خوش بر هند داخل کی ما کو بیجین پارێزگاه ها دهو که تمامی و کو بیجین یا پاراستی بیت یا پابند بیتن دور بیتن جر نخوشا کرونا ئێمە لێرە کارەکەین ڕۆژانە سعات هەشتی بەیانی هەتاوەکو پێنجی دوای نیوەڕۆ لە ئیشەکەمان ڕازین خراپ نییە ئینتاجی ئیشەکەمان پەیوەندی بە ئەو کەسانەوە کە تەڵەبمان لێ یەکەن ئەگەر تەڵەبیات زیاتر بێ ئەوە ئیش زیاترە بێ کار زیاترە بێت بەپێی تەڵەبیات ئەگەر تەڵەبیاتیش کەمتر بوو ئەوە ئێمە کەمتر کارەکەین کارگەکەمان توانای 3000 کارتۆنی هەیە لە ڕۆژێکدا و بە خۆشحاڵیەوە توانیومانە هەلی کار بۆ 40 گەنج لە ناوچەکەدا پەیدا بکەین و ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمە لە گفتوگۆین بۆ وەرگرتنی پارچەیەک زەوی بۆ ئەوەی بیچێنین بە گڵۆبەڕەژە و بتوانین سوود لە بەرهەمەکانی وەربگرین و بتوانین زەیتەکەمان بە گڵۆبەڕەژەی شارە زوور ئینتاج بکەین.